تەلەفۆنە بکاژی. دۆستانی فیلمسازان خۆشحاڵین ئەم جارەش لەگەڵتانە شادەبینەوە. ئەم جارە بە تەوەرێکی کە تەوەرێک کە ئێمە باس لە کامیراکەین، کامیرەمان یان کامیرە ڕابەر یا کامیرە هەڵگریان و کەسی کە ئیشی بە کامیرا کرد. ئەمە کامیرا ئەلبەتە پێش ڕاپەڕین بە بۆنەی سانسۆر و بە بۆنەی دەسەڵاتی حزبی بەعس نەمانەتوانی هەموو کەسێک نەیەتوانی ئیش لەسەر کامیرە بکات یاخو کامیرە هەڵگرێت چونکە سانسۆری لەسەر بوو. ئەگەر کامیرەشی هەڵگرتای ئەو ڤیدیویانەی کە گەلێ جار حزبی بەعس ئەبوایە سەیری ئەو فیلمانە بکا کە گیراون بزانن چییە. ئەیتر ئەمە قورس بوو. پێشتر ئەلبەتە کامیرەی 8 ملیم هەبووە، دوایی ڤیدیۆ هات VHS با بڵێن کە ئەوانە هاتن. ئەمە تا فترەی کاتی سەدام تۆزێ گرفتێکی گەورە بوو، بەڵام هەنێک کەس هەوڵیاندا هەر چۆنێک بێت ئاهەنگەکان لە ڕێ ئاهەنگەکان و هەنێ شتی ناو شار و خەڵک و وەکو ئیشی داکومنتەری شتیانەگرت. بەڵام ئەوە بوو دوای ڕاپەڕین لەگەڵ دامەزراندنی تەلەڤزیۆنی گەلی کوردستان و لە کاتی ڕاپەڕینە کۆمەڵێک کامیرەمان کەوتنە سەر پێی خۆیان و ئیشیان کرد، شۆڕشێک کرا. ئەلەوێەوە گۆڕانکاریەکی گەورە، هەنگاوێکی گەورە دەستی پێکرد. پێویستە ڕووناکی بخەینە سەر ئەو تەوەرە و ئەویش لە ڕێی هاوڕێی دێرینم کاک ئاکۆ عومەر کامیرەمان کە ئەو کاتانە ئەو ویش لەو کاتانە دەستی پێکرد. کاک ئاکۆجان یاخوا بەخێر بەیبان هەردوو چاوم. سپاس کاک سەرکەوت، دەستی بەڵێ جەمرێتە دەستی خۆش بێ و زۆر سپاسی دەکەم. کاکا کۆگیان نازانم وابزانم تۆ گەڕانێکت کرد بە دوای لە پێش ڕاپەڕین و کە چێ خەریکی کامیرە بوو و کامیرەی پێ بۆ چۆن وێنەیان گرتۆ بەچی جۆرێکی کامیرە و بەڵام دوای ڕاپەڕین و ئیتر پێم خۆشە بزانم وەکو پێشەکیەک دەست پێکەی چۆن دەست پێکەی خۆتان فەرمن. بەڵێ سەرەتا دەستخۆشی لە جەناب دەکەم بۆ ئەو فرسەتەی کە بە ئێمەدا کە بتوانین لەسەر چمکێکی زۆر گرنگ قسە بکەین. ئەویش ڕۆڵی کامێرایە، کامێرا و میدیای کامێرا با بڵێن لە کوردستان لە پێش ڕاپەڕین و لە دوای ڕاپەڕین. دیارە هەموو شتێک لە ژیانە مێژوویەکی خۆی هەر هەیە بتێونەتەوێ. ئێمە ئەوەی کە باسێکن لێرە کامێرایە، کامێرا لە پێش ڕاپەڕین چۆن بووە و بەدەست کێوە بووە و کێ بوون ئەوانی کە بەکاریان هێنا. وەکو جەرابیشی لە پێشێکێکا فەرموود کە کامێرا لە پێش ڕاپەڕین هەموو کەسێ نەیتوانیوە بەکاری بێنێ یا هەموو کەسێ نەیتوانیوە لە لای خۆی داڵدەی بە لەبەرەوەی کە سانسۆرێکی هەبووە و بە حکمی ئەو ڕژێمی کە پێش ڕاپەڕین پێی خۆش نەبووە کە ئەو کامێرایە ئەو وەسیلانی کەشتی گەیاندووە نەکرد کامێرا، بەڵکو زۆرشی تر هەبوونیت مەسەرەن جیهازی هۆکی تۆکی یان کۆمەڵشت پیان خۆش نەبووە بەدەست خەڵکانی ئاساییەوە بێ. ئەوە بوو کۆمەڵێک کەس بەدەستیانەوە بوو کە با بڵێن یەکەم بەدزیەوە بووە، یانەوە شتێک نییە کە زۆر بە ئاشکرا بێ، یان ئەو کەسانە بەدەستیانەوە بووە کە لە میریەوە لە حکومەتی ئەو کاتەی با بڵێن ڕژێم و نزیک بوون، یان ئەو کەسانی بەدەستیانەوە بووە کە بە حکمی پارە بە حکمی ئەوەی کە توانای هەبووە بیکڕێ بەڵام بۆ خۆی بکرێ و بەدزیەوە لە ماڵی خۆیان یان لە هەندێک ناسەباتی تایبەت بە خێزان بتوانن تەسویری کۆمەڵێک ئەو بۆن و تایبەتانی کە خوان پێویستیان پێ بۆ ئەوێ نەیگرن. بەڵام ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژووی کامێرا، ئەتوانم ئێستا لەسەر چوارچێوی شاری سلێمانی من بەڕاستی قسە بکەم. هیوادارم بتوانین هەم جەنابەت هەم منیش بتوانین هەوڵێک بین کە بۆ شارەکانی تریش یان هەر کەسێکی تر شارەزایی هەبێت لە هەولێر لە سلێمانی لە دۆگ لە کەرکووک خەڵکی تریش هەبێ تیشی بخاتە سەر ئەو بابەتە و بتوانی بەرنامەیەکی لەگەڵا بکەین.
ئێمە یەکێک لەو بەڕێزانی کە زۆر کۆم بوو لە شاری سلێمانیا مێژوەکەی گەڕێتەوە بۆ ساڵی 1950کان با بڵێن ئەویش برای هونەرمەند مامۆستا عومەر هەڵمەت بوو. مامۆستا عومەر هەڵمەت لە پەنجاکانە کامێرای هەبووە، خۆی کەسێکی تەکنیکال بووە، دوکانی هەبوو لە جادەی مەولەوی، خۆی دوکانی چاکردنی تەجیل و رادیۆ و تەلەڤیزۆن ئەوانەی هەبووە، بەڵام لە پەنای ئەوەیە توانیوێتی لە دەرەوەی وڵات ئەو کاتە تەمان بەوەی بازرگانی و هاتوچۆی دەرەوەیان کردووە، توانیوێتی کامێرایەکی زۆر ڤیددیۆی زۆر متەواضع بێنێ لەگەڵ خۆیان، ئەو مارکێش ناشناڵ بووە. توانیوێتی کۆمەڵێک شت لە ناو سلێمانیە کە ئێستا لە زۆربەی شاشەکانی تەلەڤیزۆن بە تایبەتی گەلی کوردستان لە ئەرشیفە هەیەە و زۆر جاریش ئێمە لە مناسەبەتەکان ئەیبینین وێنەی هەموو شاری سلێمانی پێگرتووە، وێنەی جەژن و با بڵێن مناڕان کە چۆنەچن بۆ چەرخ و فەلەک و با بڵێن ناو شاری سلێمانی و گەڕەکەکان و ئەمانەی هەمووی گرتووە و چەندین کەسایەتیشی لەگەڵ خۆیان پارکێش کردو بۆ ئەوەی کە لە وێنەگرتنەکە دەرچێ. یەکێک لەو کەسانی کە زۆر با بڵێن مای خۆشحالی کە ئێمە ئیسا ئەیبینین توانیوەتی وێنەی هونەرمەندی گەورە شەماسایی بگرێ کە لە وێنەگرنەکە هاوکاری بۆ ڕۆشتون و سەفەریان کردو بۆ دەرەوەی سلێمانی و یەکێک لەو شوێنانە چەمچەما بووە کە بە سایرێکی بۆقی ڕەنگی پێم وایە سەوزە کە ئەڕۆن بۆ چەمچەمال کە چۆنەگەنە بازیان چۆنەگەنە ئەڵایی چۆنەگەنە چەمچەمال ئەمانە هەمووی وێنە گرتووە. ئەمە شتێکی زۆر باشە و وێنەی باخچەی گشتی سلێمانی پێگرتووە کە ئەو کات باخچەیەکی متەواضع بووە، هەرچەند ئێستاش باخچەیەکی زۆر جوان و ڕازاوی لە سلێمانی. ئەمانە هەمووی لەو وینانە دەرکەوتون. یەکێک لەو کەسایەتیانی تریشکە دەرکەوتووە لەگەڵیا هونەرمەند نووری هونەر بووە، هونەریژێکی بوو لە فۆتۆگرافەرە ێرینەکانی ئەم شارە، هەرچە مێژوێکی زۆر کۆنی نییە وەکو فۆتۆگرافەر، بەڵام وەکو کەسایەتی کە ئێستا کەسایەتێکی گەورەی و خوای خۆش بێ ئەویش ڕۆشتووە. ئەمانە کۆمەڵێ فیلم بوون کە ئێستا ماوەتەوە بۆ ئێمە ئەومان پیشانەدا کە سلێمانی چۆن بووە و دیزایانی شاری سلێمانی تاکوێ بووە و پێمان ئەڵێن هەموو ئەو کەسانی زۆربەی کەسایەتەکە ئەناسرێنەوە، یعنی ئەمە شتێکی زۆر زیندووە. ناو بازار کەسایەتی تیا دەکەوتووە، با بڵێن خاوەنی چەرخ و فەلەکی گەڕێکی سەرکارێز دەرکەوتووە دەرەگرما کە یەکێکە لەوانی کە ناسرااو بوو بۆی کە چەندین چەنەک و فەلەقی هەبووە و بۆ جژنا لە خزمەتی مناڕانە بووە. ئەمە یەکێکە لەوانی کە تۆپی ئەو کەسانەیە کە ئیشی کردووە لە مەجای کامێرا، حتمما ئەوش بەهۆی بازرگانیەوە بەهۆی توانای خۆیەوە توانیوەتی بچێتە دەرەوەی وڵات و پێم وایە کامێراکەی لە بولغاریا کڕیۆیان لە هەنگاریا لەو دوو شوێنە لە یەکیان. ئەگەر بێنەوە سەر دوای ئەوان هەندێک کەسی تریش هەیە، مەسەلەن لە ساڵەکانی با بڵێن 70 بۆ 80 یەکێک لەوانە کاکە حەمەی ئاسنگەر بووە. کاکە حەمەی ئاسنگەر کەسایەتیەکی ئەویش بازرگان بووە و هەر خەریکی کاری تەکنیکاڵ و با بڵێن خەریکی چاکردنی ئامێرە ئەلکترۆنیەکان بووە. ئەویش بەدزیەوە هەرچۆنێ بتوانیوەتی لەکوێتەوە کامێرایەکی بۆ بێنن کە لەڕێی بازرگانەکانی ڕەفیق و کامێرایەکیان بۆ هێناوە، ئەوی توانیوەتی کۆمەڵێک بۆنە و مناسەبەتەکانی ناو خێزانە کوردیەکانی ناو شاری سلێمانی پێ بگرێ. کاکە حەمەی ئاسنگەر توانیوەتی لەو ماوەی کە ئەو کامێرەی لا بووە توانیوەتی وێنەی هونەرمەند ئەحمەی خولەسنەی با بڵێن ئەحەی خولەسنەی بە زمانی کوردی و سلێمانی خۆمان توانیوەتی بگرێت کە لە ماڵان کە چوە مەسەلەن کە ئیسە پێڵەنگەعدا با بڵێن دانیشتن هەبووە مناسەباتی با بڵێن ژن و زاوایەتی و با بڵێن خەتەنە و ئەمانە کەسایەتیانە بانیان کردووە. کاکە حەمە چووە وێنەی گرتوون و بەڵام دیارترینیان هەموو ئەو ڤیددیوانی کە ماوەتەوە لە ئێمە ئێستا بینین کە زۆر شایع و ئێمە مای خۆشحالی ئێمەیە ئەوە ئەو وێنانەیە کە بۆ هونەرمەندی گەورە ئەحەی خولەسنەی گرتووە و چەندین گۆرانی کە لە ماڵانە دەستی پێکردو و گرتوێتی. دوای ئەوە کەسێکی ترمان هەبوون هەر لە ناو شاری سلێمانیە، خوالێ خۆش بوو، کاک جەلالە، بەڵام بەداخەوە ناوی سیانیم لەبەر نییە، بەڵام لە سلێمانی بە
جەلالە قەڵەو مەشهور بوو. کاک جەلالە قەڵەویش ئەویش یەکێک بوو لەوانی کە هەچەندە خۆی بڵێ فعلەن کەسێکی قەڵەو بوو، کەسێکی بەتوانان بوو، بەڵام زۆر چالاک بوو بۆ وێنەگرتن. ئەویش هەندێک جار توانی کۆمەڵێک بابەت بگرێت لە هەل لە ماڵان یان لە شوێنی گشتی، بەڵام بەدزیەوە ئەویش لەبەرەوەی کە ڕژێمی بەعزووک و باسمان کرد نانێشوە خەڵک ئەو کامێرایە بەکاربێنێ. ئەم کاک جەلالە توانیوێتی هەندێک لە گۆرانیەکانی کەمال مەحەمەد لەگەڵ ئەحمەدی خولەسنەیی ئەویش دیسانەوە ئەویش توانیوێتی ئەم گۆرانیانە تۆمار بکە بۆ ئێستامان کە ئێستا بۆتە مێژوویەکی گەورە بۆ ئێبە. هەندێک کەسایەتی تریش هەبوو مەسەلەن بە حکومی پارە و دەوڵەمەندی و با بڵێن توانای جەسەدیان هەبووە، توانای ئەوان هەبووە پەیوەندی لەگەڵ خەڵکی ناسرا و ئەمانە توانیوانە کامێراکە داڵدەبن لە لای خۆیان. مەسەلەن توانیوانە ناو سلێمانیا کۆمەڵێک شت بگرن، وەکو مەسەلەن ئەوەی کە لە ناو شاری سلێمانیا بووە ئەحمەد نەجارێکە بوو لەوانەیە کە کامێرەی هەبووە، یامان بڵێن فواد شێخ حەسەن یەکێ بوو لەوانەیە کە هەم پارەدار بووە دەوڵەمەند بووە، هەم توانای ئەوەی هەبووە کامێرەی لەلابێ ڕەن بێ لێپرسینەوەی لەگەڵان نەکرابێ. بەڵام ئەوەیشی شەرت نییە ئەوەی کە بڵێن کامێرەی هەبوو بێ لە ماڵەوە توانی بێتی کامێرەشت بەکاربێنێ ئیتر مەسەلەن بەلای حکومەتا بوو بێ، ڕەن بێ کەسایەتی بە حکومی هەندێک شت توانوێتی کامێراکەی لەلابێ و تۆزێک با بڵێن بتوانێت هەندێک شتی تایبەتی و خێزانی ئەوانە بگرێن. دوایەوە یەکێکی ترمان هەیە کە ئێساش ماوە و دوای تەمەندیرەژی بۆ ئەخوازم، هونەرمەند عوسمانی وایەرمەنە. عوسمانی وایەرمەندیش ئەویش بەهۆی ئەوە کە کامێرایەکی لابووە، هەچەند ئەو باسی کردوتی یەکێکی برادەرێکم بووە، بەڵام بە حکومەوەی کە ئەو زیرەک بووە و چالاکتر بووە توانیوێتی کۆمەڵێک گۆرانی لەو کاتا لە هەشتاکانە گۆرانی نەجبەدینی وڵامی و هونەرمەند ناسیری ڕەزازی و هونەرمەند کاڵێ، ئەم سێ کەسایەتیە کە لەو زەمانە لە سلێمانی دانیشتو بوون توانیوێتی کۆمەڵێک کلیپیان بۆ بکە، توانێتی کۆمەڵێک گۆرانیان بۆ بکە و هەندێک با بڵێن دانیشتنیش هەر کە عوسمان توانیوێتی بە جوهدی خۆی ئەو کلیپانە بگرێ، ئەو دەنگانە بگرێ کە ئێستاش هەرماونێتەوە زۆر جار لە شاشەکانی تەلەڤیزۆن ئایان بینی. بەڵام هەندێک دەستگاش هەبوو لە کوردستان یان لە سلێمانی و بەتایبەتی لە کوردستانی تقریبان چونکە لە سلێمانی ئەو دەستگای هەبوو بێ حتمما لە هەولێر و لە دۆک و لە کەرکووکی ژەبووە. وەسائلی تعلیمی هەبوو لە سلێمانی لە پەروەردە، وەسائلی تعلیمی کامێران هەبووە بۆ گرتنی هەندێک وێنەی ئیستعراز و با بڵێ وێنەی هەموو سەیران و هەندێک چالاکی هونەری و شت هەبووە، ئەو کاتە وێنەی پێگیراوە. یەکێک لەو کەسایەتەیە کاکە حەمەعەلیە کە بە کاکە حەمەعەلی حەمەی پێم وایە سانیۆ بەناوبانگ بوو. کاکە حەمە پێم وایە عەمەلی خواشی کردو، ئەویش خوالی خۆش بێ، ئەو توانیوێتی کۆمەڵێک شتی پەروەردەی مێژووی لە ڕووی پەروەردەوە بگرێت و تا ئێساش لە ئەرشیفی پەروەردە و با بڵێن وەسایلی تعلیمیە ماوە. دوای ئەوە هەندێک کەسی تریش هەبوون با بڵێن وەکو کاکە حەمەی شۆخان. کاکە حەمەی شۆخان پێم وایە ئەویش پێش ڕاپەڕین بەڵام نزیک بووە لە ڕاپەڕینەوە، ئەویش توانیوێتی کۆمەڵێک شت وێنەی کلیپی هونەرمەندە کۆنەکانی وەکو محەممەد ئیبراهیم عەبدوول کە بە خوالی خۆش بێ بە حەمەقتوو مەشهورە و لەگەڵ کاک ئازاد هەیە، کاک ئازادی کاشما ئەویش یەکێ بوو لەوانی کە دەستی هەیە لە وێنەگرتنی کۆمەڵێک بینراوی مێژووی لە ناو سلێمانی کە ئەڵی مێژووی مەبەست مێژووی زۆر کۆن نییە بەقەدەر هونەرمەندی خوالە خۆش و عومان هەڵمەت، بەڵام لە هەشتاکان ئەویش توانێتی کۆمەڵێشتی ناو شاری سلێمانی بگرێ و هەڵی گرێت و ئێساش ئێمە هەریان بینینەوە لە ڕێی شاشەکانە. دوای ئەوە دکتۆر مەسوور هەبووە. دکتۆر مەسوورش کەسێک بووە کە پێشمەرگە بووە لە ڕیزی با بڵێن لە شاق بووە ئەمانە لە مفاوەزاتی ساڵی 1984 ئەو کاتە لەگەڵ ڕژێم دکتۆر مەسوور توانیوێتی ئیسفادە لەو هێمنەی ئەو بینی ئەو دوو شوێنە ئیسفادیان لێ بکە، توانیوێتی کۆمەڵێک
کەسایەتی و کۆمەڵێک با بڵێن وێنەی ناوشار و ئەمانەی گرتووە ئەویش ئەرشیفێکی باش بۆ هەر هەندێک جار هەم لە تەلەڤیزۆنەکان کۆمەڵێک شتی ئەویش ئەبینی نەوانێ ئەوەش مای خۆشحاڵیە بەڕاستی. بابێنەوە سەر ئەوەی کە گەنجەکانمان لە پێش ڕاپەڕین نازانم کاک سەرکۆ گوێ لێمە جۆم لێتە بەڵێ لەگەڵتان کاکۆگەن لەگەڵتان بەڵام من تۆ لەو جێی تعلیمیەکە کە باست کرد لەو جێە سیروان بەرقیش لەوێ بوو بەڵێ ئەتوانم ئێستا هاتمە سەر باسی کە مامۆستا سیروان چونکە بوو و بێژگە لە هین کا عوسمانی وایرمان لەو زمانەیە چیکە وەرقەرەداغی ئەمان کامیرەیان بووە بەڵێ حەزەکەم ئەگەر یارمەتیم بێ ئێسێ مەسەرەوان بە تەسەسول و وتم نەوەکو لەو هینە ئێستا هەموویم لە بیرەوە بە شێوەیەکی جوان پێشکەشی جەناب و بینەرانی کاک سیروان ئەحمە بەرقی قۆناغێک لە دوای ئەمانە ئەویش هەر لە وەسائلی تعلیمی بووە بەڵام کاک سیروان توانیوێتی کۆمەڵێک هیم کات کۆمەڵێک کامێرای پێ بووە کامێرای عاریزە با بڵم فلیمی مەکتەبەکان فلیم کە شتی عیلمیان یاندووە لە مەکتەبەکانە پێشکەشیکەن ئەوەی کردووە سەرەتا بەڵام دوای ئەوە دەستی یاوەتەوە ئەو کامێرا پێم وایە 16 ملیم بووە کەسێکی تریش هەبوو ناوی ئیسماعیل بووە ئاسو ئیسماعیلیش ئەوەش بە حکمەوە کە لە دەستگا ڕسمیەکانی حکومەتا بوو مۆزەف بوو هەندێک با بڵێ میوان و شتی ئەو کاتی پارێزگاری سلێمانی و ئەمانەت ئەویش کامێرایکی 16 ملیمی پێ بووە توانیوێتی کۆمەڵەشت بگرێ و خۆش وەکێکم لەوانی کە سوودم لەو بینیوە کاتی خۆی ئاسۆ کۆمەڵێک مەشاهیدی شانۆیی بۆ تۆمار کردین کە بۆ ئەو کاتی تەلەڤیزۆنی کەرکووک و بەغا توانیمان ئیسفادە لەو بکەین بەڕاستی وەرەو کامێرەکە تەمان ڕەش و سپی بوو این نەبوو باو ڕەنگاوڕەنگ نەبوو ئەویش هەتوانی کۆمەڵێک شمان بۆ گرێ و تا ئێسش هەندێک شت لەو وینانە ماومە اینجا با بینە سەر ئەوەی کە کۆمەڵی خەڵکی تری گەنج لە بینی 90 بۆ 91 مثلا هونەرمەند شەماڵی ئەحمەڕەشی ئەو خۆی کەسێکی بە ئیمکانیت بوو عنی لە ڕووی مادیەوە با بڵێن توانی کامێرایەکی باش پێم وایە JVC بوو JVC دوو پارچەیان پێوت ئەو JVCە کامێراکە بەدەستیەوە بوو و پارچەکەی تری ڤیدۆکەی تری بە کێبڵێک لە تەنیش خۆیەدانا هەندێک دانیشتن و کۆمەڵێک گۆرانی ناوازەی هونەرمەندان کەمال محەممەد و کامەران عومەر و با بڵێن نەجمەدین و کاڵێ و ئەمانەی هەمووی گرتووە و خۆشببختانە تا ئێساش ئەرچیف هەم لە لای تەلەڤیزۆنەکانما و هەم لە لای خۆشی پارێزراون و یەکێک لەو ئیشانشی کە لەگەڵ ئێمە کردی درامایەکی تەلەڤیزیۆنی بوو لە نووسینی هونەرمەند برای ئەدیب شێرزاد حەسەن بە ناوی شەرەفی شارێک توانی ئەو درامایەمان بۆ تەسویرکە بەڵام زۆر بە وەزێکی ترس و لە ڕاوچێ بەڕاستی وەڵاو بەداخەوە نازانمیسا ئەو کەوتێکیەوە دەرهێنانی هونەرمەند مەریوان ئیبراهیم بوو هەندێک لە هونەرمەندە بەڕێزەکان وەکو مامۆستا ئەحمەد سالار و کەمالی ڕۆڤەنجیرە و خوارێ خۆش بوو ئاسۆ مەسوارە ئەوانە ڕۆڵی سەرێکیان تیابینی لەو بابرن درامایە اینجا هاتە سەر مەوزوع ئەوی کە ئاسۆ جەمالی شتێکی بولوانی کە توانی کۆمەڵێک کشتی جوان بگرێ بۆ ئێستامە کە سوودمان لێ بینیوە بەڵام ئاسۆ جەمال موختار با بڵێ لە دوای ڕاپەڕین زیاتر توانی بە ئازادانە کامێرە بەڕاستی بەکاربێنێ و ئەویش جێدەستی دیارە بەڕاستی مامۆستا ئەنوێقەرەداخیش پێم وایە کامێرایەکی هەبوو ئەو کاتە توانی هەندێک فیستیڤاڵاتی پەیمانگای هونەرە جوانەکان و چالاکی قوتابخانەکان و هەندێک سەفراتی زانستی و هونەری ئەوانە لە دەروی شارکە ڕۆشتون توانیوەتی کۆمەڵێک شت هەیە بیگرێت بەڵام پێم وایە ئەگەر بە هەڵانە چوو بووم ئەو کامێرای پەیمانگای هونەرە جوانەکان بوو کە بە ڕسمی لە ناو دەستگایە با بڵێنەوە پەیمانگا هەبوو یەکێک بولانێک کە زۆر بوو مامۆستا بەڕاستی توانی
هەندێک شت بگرێت کە ئێساشان ماون و جێ دەستخۆشیە بەڕاستی بۆ هەموو ئەوانە ماوە تۆ سەر وا بزانم ئەو کامیرەیە پەیوەندی بە پەیمانگاوە نەبووە بزان پەیمانگانەی بوو یان لە ئەو هینی تعلیمیەکە هێنا بوو یا هی خۆی بوو پێم وایە لەو دوانەیە یەکێکیان بوو دەستەوەەکەم مامۆسانەتی خۆشی ببێ بەڵام لە زاکیری منە هەیە پرسیارشم کردووە کە ئەڵەن هی پەیمانگا بوو ئەوای تر ئەوواکەوێت سەر مامۆسانوەر شەڵاکە لە مەجارێکە بتوانمەوە جارێک کرد تاکیدی لێ بکەمەوە ئێمە هەر لێرە لە فیلم سازان تەوەرێکمان کرد من مەسەلەی و کامیرەشتم و ڕوژان پێم وایە هی خۆی بوو بەڵام ئەوە وابزانام کێشەیەکی گەورە نییە بەڵام یەکێک لەو گرفتانی کە تۆ باسی کرد چونکە ئەو لە 82 پەیمانگا کە تازە بوو لە 82 با بڵین شانۆیی ئەفجینیا لە ئۆلیس کە دەرهێنانی مامۆستا ئەحمەد سالار بوو ئەو ڤیدیۆی گرت ئەو کاتە ڤیدیۆ بوو ئەوەی کە من ئەڵێم هەمەش ملیم نەبوو ڤیدیۆ بوو دوو پارچە بوو ئەو گرتی ئیتر شانۆگەری تریشی تیپی پێشڕەوی شانۆی کوردی و تیپی نواندنی سلێمانی و ئەوانەشی گرت پێم وایە لەو کاتانم ئەوەی با بڵێن دکتۆر پاڵمی خوا لێ خۆش بوو جیهاد دڵپاک کە هی تیپی نواندنی سلێمانی بوو و زەلکاو تیپی پێشڕەوی شانۆی کوردی بوو کە مامۆسا خوا لێ خۆش مامۆستا عوسمان چێوار دەرهێنانی بۆ کردبوو ئەو ئەوانە وابزان مامۆستان وەرگرتی وەلا هەمان کاشە کاک نەوزادی و کاک نەوزاد مەجید ئێستا گیانایە بەڵێ بەڵێ ئێستا بۆ وێنەگرتنی ئەو بابەتانی کە باسی کرد مامۆستانە قەرنەکەی وێنەگرتووە هەموو ئەوانە ڕاستن بەڵام ئەوەی کە من شارەزای بم کامێرەکە هی پەیمانگا و نێرجوانەکان بوو بەڵام هیوادارم لە بەرنامەیەکی ترە جەنابە بتوانانی ئەوە ڕاستکەیتەوە بەڵام من تقریبان دڵنیام کەەوە هی پەیمانگای و نێرجوانەکان بوو بەڵام فعلان لەو کاتا 83 و ئەمانەکە هەندێک ئیشکرا لە 85 و 83 و 84وانە ئەو کاتە کامێرە هەبوو کامێرای هەبوو پەیمانگای نێرجوانەکان ڕەن بێ باڵات شاد چوو بێتم من بەدەست ئەوە بینی بێتم وا بزانیوەی ئەوە بەڵام تا ڕادەیەک دڵنیام کەی پەیمانگای نێرجوانەکان بابینە سەر ئەوەی کە هەموو ئەو کەسانی کە کامێران پێ بۆ بەڵام پرۆفیشنال بوون یعنی ئێستا مەسەلێکی کوکوونێرمە نەوزاد مەجید نەوزاد مەجیدێکی بوو لەوانی کە پەیمانگای و نێرجوانەکانی بەشی سینەما تاوا کردووە کامێرەی پێ بووە زۆربەی بینراوەکان و مەشاهیدی درامای تەلەڤیزیۆنی ئەوانی لە قوتاتی دەرەوە بۆ نمونە درام تەمسیلی ژیان کە لە دەرهێنانی هونەرمەند جەلی زەنگە نەبوو ئەو هەندێک لە قوتاتی خارجی تیا بوو تونێلی دەربەنی خان و با بڵێن هەندێک مەشاهید کە لە دەروی ستۆدیۆ کاریان تیا کردووە ئەو کاتە پیانە و لە قەتاتیان پێ و ئەو هونەرمەند نەوزاد مەجید تەسویری کردووە یان مەسەلەن ئەوەی من بینی مەشانۆی سەری نانکەر ئەو ڕۆژانە هات بە 2-3 جار بۆی تەسویرەکردین بۆی کە بزانێ کامان سەوتی باشە یان وێنەی باشە ئەوە بەکاربێنێ اینجا هونەرمەندان حەمعەلی خان کە ئێستا با بڵێن حەمعەلی خان مەشهورە ئەویش پێش راپەڕین کامێرایەکی نابوو لە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا درامای کولتەفلیمێکی کرد بە ناوی نێرگز هونەرمەند حەسەن عەلی ئەویش کامێرای هێنابووەوە پێم وایە ئەویش ئەتروحەیەکی کرد شتێکی ئاوا 6 دقەیی بوو کردی هەر بەو کامێرایە کردی لەبەرەوە ئەتوانین ئێمە قۆناغی پێش راپەڕین بە کامێرا بەدەست کۆمەڵی کەسانێەوە کە بە حکمی کۆمەڵشێک پیان بووە و هەندێکیش هەبووە مەسەرەن کە حەزی خۆی بۆ کامێرای پێ بۆ توانیوەتی پەرەی پێ بدا بەڵام لە دوا کەس ئەوەی کە زۆر مای ئەوەی حەزەکەم باسی بکەم یەکێک لە خوێندکارەکانی پەیمانگای نێرجوانەکان پێم وایە باوکی ئەوە یەکێ بۆ لەوانی کە زۆر دەوڵەمەند بووە درامای شانۆگەری هینی پێ تەسویر کردووە ساڵی 90 ماسیێرە شەپچکۆلەکە پێم وایە لە دەرهێنانی ڕزگار کەریم بوو یان کادرۆ مۆفەق عارف عارف بەڵێ مۆفەق عارف وابزانم ئەو هەموو شانۆگەرەکەی بۆ با بڵێن وێنە بگرێت ئەو هونەرمەندە پێم وایە ناوی
کارزان بوو کارزان ئیسماعیلی ناو بوو ئەو توانی بووی ئەو شانۆگەری بگرێ پێم وایە سەر لە لای ئەرشیفی هەموو هونەرمەندانی کە بەشداریان کردووە ماونێتەوە. من لێرەیە شتێکە پێ بڵم چونکە پێش مۆفق عارف نیشتمان کرد کوڕێکی کە هەبوو حەمەڕەشی هەر لە بازار ڤیددیۆ ئەو جیانە کامیرەیەکی شانۆگەریەکەی من ئەتڕۆ ساڵی 85 ئەو بۆی تەسویر کردین ئیتر کاک هونەرمەندی شەهیدی جوانەمەر کەریم عوسمان هات هاوکاری کرد وەکو کاری دەرهێنان شانۆگەریەکەی ئەوەی من و کاک ڕزگار عەبدوڵڵا هەردووکمانەوەی ئەو سێتای ئاسنین بوو سازی ئاسنین ئەوەی منیشەوەی لە با بڵێن دەستور و دەرهاویشتن لە ڕێسا و ڕێسالت بەدەر ئەو تەسویری کردینجام لەو شانۆیەی منە ئەو ساڵان ئەگەر بیرت بێت کاک هاوڕێی جوانە مەرگم کاک ئارام حەمە بچکۆل و کاک شەماڵ فاهمی پێکەوە لە چەمی قلیاسان لە ئاوەکە پەڕینەوە من خۆم بە کامیرەی 8 ملیم ڤیددیۆم گردبوو کە کامیرەکەی ئەکادمی بەغا بوو لە ڕێ برادێکمەوە لام و ئەو برادرە ناوی عارف معروف بوو لە کەرکووک هێنا بووم ڤیددیۆمان گرت کە لە ئاوەکە ئەپەڕینەوە ئەو لەقتە سینەمایەمان لەوێ بەکارهێنا لەو شانۆیە ئەگەر ئەوەت بیر بێەوە لە 85 بولات ڕۆحەکە بەڵێ بەڕاستی ئەوەی کاک حەمەڕەشید کە کوڕێکە حاجی ئەحمەد مەڵکەنی بوو کە حەمەڕەشید بەڵێ ولانێکی کامێرەی پێ بوو هەندێک شتی گرتووە بەڵێ ئەویش یەکێک لەوانی بەڕاستی جێدەستی دیار بوو من بەڕاستی ئەوم بێت و هەر لە بابەتەکەشمان ناوی نەبووە بەڵام خۆشبەختانە جەنابکە بێ خستمەوە ئەویش یەکێک بوو لەوانە بەڵێ کە حەمەڕەشید ئێستاش هەر خەریکی ئەوەی دوکانێکی پشکۆلی دانا و ئیشی چاکن و شتی ئەلکترۆنیەکە بەڵێ ئەویش یەکێک بوو لەوانی کە با بڵێن کامێرای پێ بوو هەموو ئەمانەکە ئێستا باسم کرد کۆمەڵێک کەسی تریش هەکرانەوە مەسەلەن لە دوای ڕاپەڕین بەس با پێشی ڕاپەڕین من باسی ئەوەشکە من کورتە فلیمێکم کرد لە چیرۆکی مامۆستا حەمەفەری حەسەن ئەوە لە 84 بوو لە کاتی مفاوەزاتەکە دانوستانەکەی بینی بڵێن یەکێتی و حکوومەتی عێراق من فیلمێکم کرد کورتە فیلمێک بوو نازانم وا بزانم 12-15 دقەیەک بوو چیرۆکی مامۆستا حەمەفەری حەسەن بوو هەنگاوەکان خاوە بوونەوە من خۆم دەورم تیابینی بوو علی سەدیق بوو دەوری تیابینی بوو ئیترە و کوڕێکمانە بوو ناوی عارف معروف بوو هەر لە ئەکادمی بەغایشن لە ڕێی ئەوەوە تەسویرمان کرد ئەو لە بەغا پێش مۆنتاژەکەی لە سلێمانی کاک زاهیر سەعاچی هەبوو ئەو کاک زاهیر سەعاچی حەزی لە شوشتنەوەی فیلمی 8 ملیم بوو ئەو ششتەوە لە هەر نازام لە دوکانەکەی خۆی لە ماڵەوە وەکو هیوایەتی بوو ئەمان برد بۆ لای ئەو بۆی ئەشوشتینەوە و ئیتر فیلمەکەیدا پێمان دواییتر لە بەغا لە کاکادمیە ئەو مۆنتاژی کرد کاک عارف ئیتر ئەو فیلمەشمان کردبوو بەس ئەو فیلمە ئێمە لەو کاتە بۆ هیوایە بووین با بڵێن دانوستانەکەی 84 سەر بگرێ و ئیتر بتوانینەوە فیلمە نیشان بدەین بەڵام کە سەری نەگرت ئیتر فیلمەکە هەر نەمانوێرە باسی بکەین و هەر شاردمەوە وەکو ئیتر بەچکە پشیلە شاردمەوە تا ئێستا شەرماوە بەس ئیتر یعنی نەکەوتە بەرچاو ئیتر ئێستا وا تەحویلمان نەکردەوە بەڵێ کاکاگوجا من لە پێش راپەڕینش ڕۆلی دوو کەس هەم لە هەولێر هەم لە با بڵێن لە کەرکووک و لە تەلەڤیزیۆنی کەرکووک و لە تەلەڤیزیۆنی بەغا حەزەکەم باسکەم کە من باسی ئەوان نەکردو لە پێش راپەڕین بە حکومەوەی کە ئێمە باسی کۆمەڵێک کەسمان کرد کە با بڵێن هەمووکو ئارەزومەندێک یان هەموو وەکەوەی کە خۆی کەسێکی متەمەکین بوو و توانێتی کامێرای بکڕێ ئێمە باسی هونەرمەندی گەورە ناسر حەسەن دەتوانین لە پێش راپەڕین و لە دوای راپەڕینی بەڕاستی باسی بکەم و ئەو ڕۆڵێکی گەورەی بوو چونکە فەرمانبەر تەلەڤیزیۆنی بەغا و ئیتر کاک ناسر بێجگەلەوەی کە فەرمانبەر بوو وابزانم ئەو کاتانە بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی بەغا برادەری بوو و کەسێک بووە لەو کۆنە شوێعیانە ئیتر لەگەڵ کاک ناسرە ناسر حەسەنە بینی خۆش بوو زۆر ڕێگای بۆ خۆش بوو یعنی درامای ژاڵە تەسەور کە درامای ژاڵە کە خۆ تۆ ڕۆڵت تیا بووە ئەو ڤیددیۆی گرت وێنەی گرت ڤیددیۆی گرت
بۆ مناسبەیەک هاتوو بۆ سلێمانی ئیشەکەیان تەواو کردبوو لە ماوەی 5 ڕۆژێکە بۆ 20 ڕۆژات بوو ئیتر ئەو دوایی کاتەکەی تەرخان کردبوو بۆ ژاڵەیان تەسویر کرد هێشتا موافقی وەرنەگیرا بوو. ڕاستە فەرمووی ئەوە چیرۆکێکی زۆر جوان بوو لەم ماوەیە لە ڕێیەکی ئەو حقیقەتەم جارێک بەگوێ کەوتەوە فعلا ئەو هاتی بوو بۆ شتێکی تر و بەڵام توانیان فرسەت لەو هاتنەی بۆ مەتیقی حکومی ذاتیات بوو بۆ المرشد الزراعی هاتی بوو ئەوانە ئەو بەرنامەیە بوو بەڵام توانی بە 17 ڕۆژ بە 16 ڕۆژ تەمسیلی ژاڵە تۆمار بکە ئەم بیرمە یەک ڕۆژ ئێمە ئیسراحەتمان کرد ئەویش جەژنی قوربان بوو ئێتە دوایەوە دەستمان کردو بە ئیش و ئەو بوو ئێمەش کۆمەڵێک گەنج بووینەوە کاتە لە پشتی هونەرمەند ناسرحەت کەش من حەزەکەم بێزگەلەوەی کاک ناسر بەڵام دەستخۆشیش لەو بەڕێوبەراکەم یعنی لەو زەمەنی حزبی بەعسە کەسانێک هەبوونە دڵسۆز بوونە کەسانێک هەبوونە هاوکار بوونە ڕێخۆشکەر بوونە شەرد نییە بەعسی بوونە و بەڵام ڕێیان گرتوێن نەخێر ئەسڵەن کاک ناسر کە چووەتەوە بۆ بەغا و ئەو توێتی شتێکی ویان نردووە و تیپە ئەم تێکستە ژاڵە لەسەر موافقە شتی ماوە کاک ناسر پێوتەوە وێنەشم گرتووە وتێتیشم کردو توێتی باسی مەکە با ئێمە موافقەکەی تەرتیب بکەین و ئیتر اینجا بڕۆ مۆنتاژیکە لە تەلەڤزیۆن یعنی ئەوە چەند خۆشە سێ کابراایەکی عەرەب لەو کاتەیە بەعسی بووە بەڵام لەگەڵ کاک ناسر حەسەنە ئەو بینە خۆشیان هەبووە توانیویانە ئەو ئاسانکاریان کردو بۆ دراما جوانە ئیتر کەش لەوانە کاک سعدون یونسش لەو فترانە کۆمەڵێ درامای کردووە یعنی ئەویژەوەی قۆستۆتەوە ئەو دەرفەتانە ئەو دەرفەتێکی قۆستەوە لەو کاتەیە حزبی بەعس پێشتر ڕێگەی بە هیچ درامایەک نادا هیچ شتێک نادا هیچ گۆرانیەک نادا کە باسی دەیەکانی کوردستانی بکەدایە چونکە دەی نێشت بوو لە کاتی ئەنفالە بەڵام دوای ئەوە لەبەرەوەی با بڵێن زەختی دەرەوەی لەسەر بوو و ئەیان و تۆ ئەنفالە کردو دەیەکان دوێران کردووە بڕیارێکی دەرکرد داوای کرد هەرچی کەسێکە توانێ با بچێن ئیشکەن لەسەر دەیەکان ئیتر لەو کاتە کاک سعدون یونسەوەی قۆستەوە درامای بڵێن گوڵاڵەی کرد وابزانمانێ درامایی لەگەڵ برادرانی هەولێر کرد ئەوانە شەر هەمووی ئەوە بوون کە با بڵێن قۆستنەوەی ئەو بڕیارەی سەدام حوسێن بوو ئەو کە حزبی بەعس بوو بۆ ئەوەی کە ئیتر دەیەکان و ئیشی جوان بکرێت ئەوانە هین خەوخۆشیش مامۆستا ئەحمەد سالارەوەوان ئیشێکیان کردەوە شەر پێش ڕاپۆرین بوو هەر بە کامیرەی ڤیدیۆ کرا بەڵێ ئەوە دەستگای بابل بوو لە بەغا کردی هەر هونەرمەند بەختیار مەنسووری بێنێ ئەو من پێشت کەوتم لە شتانە داوای لێبوردن نەکەم قوربان مشکلە نییە ئەگەر باسی قۆناغی پێش راپەڕینکەن هەموو ئەمانە و خەڵکی تریش بەڕاستی داوای لێبوردنێکە خەڵکێکمان بیچوو بێ بەڕاستی تەلەڤیزیۆنەکانیش ئەوە کەوینە دوای راپەڕین ئەتوانین باسی هەموو ئەو کەسانشکن کە جێدەستیان هەبوو بەڕاستی کە ئیتر میدیای کوردی دروست بووە ئەوە کەوێتەوە سەرکەیتر بزانین پرسیارەکانی جەناب بچوانە ئێمە ئەتوانم بە پێی هەموو ئەو شتانی کە لەلام بێ بتوانم وەڵامی تۆ بەمەوەکو دوای ڕاپڕین ئاکۆجان من حەزەکەم بە لێرە و تێبینیە بکەم چونکە ئەمەی کە تۆ لەلاتە زیاتر لەو برادرانی خۆتە لە سلێمانی و لەو خەڵکە وەرد گرتووە یعنی منیش ئاگام لێ برادرانی هەولێر چیان کردو لەو کاتانە بەڵام وەکو باسمان کرد پێشتر زوێرە عەبدولمەسیح لە هەولێر ئیشی کردووە پێشتر پێشڕین و لە کەرکووک فەرنانێکی کەی وا بزانم مەسیحی بوو بێجگە لە عەدنان کەرکووچی بەڵام کوڕێک کابرایەک هەبوو ئەو مصەوری مەحافەزە بوو مەحافەزەی کەرکووک پارێزگای کەرکووک ئێستا گە برادرانی کەرکووک بیریان بێت حەزەکەم بیرم بخەنەوە وابزان فەرنان فەوزیان پێوت شتێکی وا بوو ئەویش و کۆمەڵێ ڤیدیۆی گرتو بوو بێجگە لەوەی کە با بڵێن پەیوەندی بە پارێزگاوە بوو وێنەگری ئەوان بوون ڤیدیۆگرافەری ئەوان بوو بەڵام لە هەمان کاتشە هینا و شاری زۆرە گرت ئەو مەشتەلی هەبوو با بڵێن هینی گوڵ و باخوشتی وە بەڵام لە ئەمان کاتە ئەوەشیە کرد ئەمە کە عەدنان کەرکووچی وە ئێستا کاکتەنیا کەریممان لەگەڵایە لە وا سەیرە کات و سڵاوی هەیە بۆمان
ئەو لە هەولێر لەوەی ئێستا کۆمەڵێ برادر بزانێت لە هەولێرە و برادرانە چێ بوونە ئەگەر ناوەکانی مان پێ بڵێت ئەوش جێ خۆشحاڵیە بۆی ئێمە وەکو ڕێزێک بۆ هەمویان باسی بکەین ئەوە کاروانی برادرمانەڵێ فەرنان فەوزی ئەو وێنەگرەی کە لە کەرکووکە بوو بەڵێ ئاکۆی جان ئەوە حەزم دوهۆکیش ئەو جیانە هەمویان بەسەرکەینەوە بەڵامی تر ئەوەیە تا چە نەتوانین نازانم بەڵێ فەرمووە بە پەیوەندیکردن بە برا بەڕێزانەوە ئەتوانین شتێکی بۆ ئەوان گەڕاڵەکەینەوە ئەو مێژ نەفوتێ و ئەوان ژەقی خۆیان بۆ کە لەو کەتا بەو شێوازە با بڵین ترس و ئەوانە توانیوێتیان کۆمەڵیشیان کرد بێ پێمان خۆشە ئیشەڵا ئەوان بەسەر بکەینەوە بتوانین کۆمەڵێ ناویش بێنینەوە بەرباس و پەنجە بخەینە سەر خزمەتەکە کە لەو کاتاکە دوانە بەڕاستی قوربانە بۆ باجا وەختی تۆ نەگرم دەی چاوەکەی بێنەوە سەر دوای ڕاپەڕین پێم وایە نیە بەڵێ ئەتو کەیفی خۆتە دوای ڕاپەڕین دوای ئەگەر کەسێکە بوو ئەو شتانەی وت ئاگاداری کردینەوە باسیەکەی بەڵێ باش لە دوای ڕاپەڕینش با بڵێن هەموو کە ڕاپەڕین دروست بوو میدیای کوردی حرەکەیەکی با بڵێن زیندوی بەخۆیەوە بینی هەوڵێکی زۆر باشدرا دوایەوەی کە یەکەمین تەلەڤیزۆنی گەلی کوردستان کە لە ساڵی 91 ئەمانە بۆ یەکەمین جار پەخشی خۆی کرد و تەمان دیارە ئەو تەلەڤیزۆنە پێویستی بە خەڵکی کادری هونەری هەبوو پێویستی بەوانە هەبوو کە بتوانن هاوکاریان بن بۆ ڕاپەڕاندنی ئیشانی تەلەڤیزۆن بەڕاستی ئەوە بوو کۆمەڵێک سوودیان لە کۆمەڵێک دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان تر بەشی شانۆ بیان بەشی هونەری وێنە کێشان بێ ئەمانە سوودیان لێوەگرتن من بۆ خۆم بەندە و کاک بەکر فەرەج و کاک هاوڕێ عەزیز و هەردوو هونەرمەند دڵشاد ئەحمەد خواری خۆش بێ لەگەڵ کاک شۆڕشی عەلیسوور مەشهورە ئەویش کۆمەڵێک برادر بووین کە سەرەتا ئێمە چوونە ناو تەلەڤیزۆنی گەلی کوردستانەوە و بەڵام ئەوە بوو بەو 5-6 کەسە یەک کامێرەمان هەبوو ئەویش پیانەوت کامێرای ئەی2 کە وەختی خۆی بە جەنابی هێرۆخان بوو کە هاوسەری ڕەوانشاد مامجلال بوو کە ئەو لە شاخ کۆمەڵی ئیشتی پێگرتە بوو ئێمەش هێنامان سوادمان زۆر لەو کرد وەرەو هەندێک جار خۆشی کە با بڵێن بەڕاستی مێژووی هێرۆخانیش لە پێش ڕاپەڕین بەڕاستی هەبوو وێنەی کۆمەڵێشتی ئەرشیفی زۆر جوانی گرتووە لە دەرەوەی با بڵێن شار کە لەناو شۆڕشا بووە ئەوە بێ یەکێ بێلەوانی کە باسکەین کە دەست و پەنجەی ئێسش لەناو میدیای کوردیا بەرنامەکانی بابەتەکانی هەمووی پیشانە درێ ئەوەش مای خۆشحاڵیمانەکە دەبواە زووتر باسی ئەویشمان کردایە ئەوە بۆ ئەو کامێرایان پێهێنا بوو ئەی2 ناوبوو ئەویش دوو پارچە بوو کۆمەڵێک بە هەمومان ئەچوین یەک کامێرەمان پێ بوو ئەچوین تەسویری شتەکەمان پێ کرد و بۆ بەیانە کامێرەکە درا دەزێکێکی بەشە بیرخەمەوە بۆی زۆری نەڕێن ئێمە شاخیشمان هەبوو لە شاخ بێزگەل هێرۆخان لە پێشا دەستی پێکردوکو لە ناویەکێتی دوایی کە عەباسی ڤیدیۆ ڕۆڵێکی بوو بەڵێ هەتا فیلمیشی کردووە و هەروەها لەو کاتانەشە لە برادەرانی ڕۆژەڵات تەیفوری بەتحایی جوانە مەرگەویش ڕۆڵی بەرچاوی هەبوو فیلمێکیشی کردووە وەکە حەماعەلی ژەرەوە کاتە فیلمێکی کردووە لە شاخ و ئەوە ئێستا کە حەسەن جوودی ئەڵێ کاکسعی زەنگەنەش لە سەرەتای هەفتاکان فیلمێکی دیکومنتاری سینەمایی لەسەر هەولێر دەرهێناوە هەر بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکەتان ویستم بەم زانیاریشتان بۆ بنووسم بەڕاستی ئەوەش معلوماتێکی زۆر باش بوو هیوادارین کاروانی خۆشمانەڵێ کە عەباسی ڤیدیۆ دەورێکی باشی هەبوو لە دامەزراندنی تەلەڤیزۆنی گەلی کوردستان بەڵام لە شەرخیش لەگەڵ پێشمەرگەیشی باشی کرد و ڤیدیۆی باشی کرد دەوڵەمەنی لایەن بەڵێ عەفوم کە عنیاوە نەوەکو بیرت چوو بێ زۆر تاوە بەڵام من بیستم بە تایبەت باسی کاک عەباسی ڤیدیۆ بکەم چونکە ئەو بەڕاستی ئەمما مۆسایەکشمان بەڕاستی کە ئەو فێری ئەلفوبێی
وێنەگرتنی کردین بەدلەوەی کە بەڕێوبەری ئەو تەلەڤیزۆنە بوو و کامێرەمانێکی زۆر جست و چالاک بوو لە شۆڕشا و هەموو قەرزداری ئەو پیاوین بەڕاستی ئەو فێری ئەوەی کردین کە ئێستا ئێمە بتوانین هەموو ئەو شتانێکی ئێستا لە بەردەمانە بتوانین وێنەی بگرین بەڕاستی کاک عەباسی ڤیدیۆ من حەزم کرد بە تایبەت باسی بکەم نەگووکو ئەوەی کە با بڵێن کامێرەمان بێ بەڵێ کامێرەمانی زۆر سەرکەوتوش بووە بەڵام ئێمە زیاتر مەبەستمانەوە بوو کە کێ ئەمانەی ئەمی شانێ ڕاپەڕان لە دوای ڕاپەڕین یەکێ لەوانە ترۆپکی هەموو کەسانە کاک عەباسی ڤیدیۆ بوو کە زۆر کەسی پێگەیان بەڕاستی زۆر کەسی کرد بە کامێرەمان و زۆر کەس سوودی لە کاک عەباسی ڤیدیۆ وەرگتووە بەڕاستی ئەوی شەبواە هەم وەلو ئێمە باسەکەمە لە دوای ڕاپەڕینە ئێمەش لە دوای ڕاپەڕین زیاتر باسەکەین کاک عەباسی ڤیدیۆ قەت لەبیر ناکرێت چونکە بەڕاستی کامێرەمانێکی زۆر قوربانی دەربوو زۆر جورئەتی تیا بوو یعنی ئەو ئیشانێکە ئەوەی کە کردوێتی و کەیسە ئێمە بینینەوە تەزوو بە جیامانەیە کە توانیوێتی هەموو وێنەی ئەو ئاساتانی کە بەسەر شۆشی کوردی و بەسەر با بڵێن خەڵکی کوردستان هاتووە هەموو وێنەی گرتووە و هەمووی ماوەتەوە بەڕاستی ئەوەش شاکارێکی گەورەیە لە هەموو کەسێنایە ئیلا لە عەباسی ڤیدیۆ نەبێ با بڵێن دەستخۆشی لەویشەکەی بابێنەوە سەر ئەوەی کە کۆمەڵێک برادری ترمان هەبوون قۆناغ بە قۆناغ تەلەڤیزۆن دروست بوو تەلەڤیزۆن حیزبەکانی تر دروست بوو با بڵێن ئەوانیش تەلەڤیزۆنیاندانا و پێویستان بەوە کە کامێرەمانیان هەبێ زۆر کەسی تریش هەبوون کە وەکو مەسەلەنەوەی کە من بینیم بێ لە تەلەڤیزۆن لە کوردستان تیڤی شاوە تەیب هەبوو گەنجێکی زۆر چالاک بوو زۆر کامێرەمانێکی زۆر باش بوو ئەتوانم بڵم تەمەنیشی زۆر مناڵیش بوو بەڵام عقلێکی گەورەی هەبوو اینجا با بڵێن لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان هەموو برادرانی کە باسمان کرد هاوکارمان بوون لە کاک بەکر و لە کاک ئاسۆ و لە کاک هاوڕێوە و بەندەی موکلیسیشتان و ئێمە هونەرمەند هەردی عومەرمانە بوو کە ئەویش خۆی لە بنەڕەتە کەسێکی با بڵێ شێوەکار بوو بەڵام هەموو ئەو وێنانی کە ئیگەر وەک تابلۆیەک پیشانی ئەداین من بۆ خۆم کە قۆناغێ لە دوای منیشەوە مەسەلەن وێنەگر بووە و لە دوای منیش هاتۆتە ڕیزەکانەوە کە خزمەتکار با میدیای کوردی من لە زۆر شتە بە مامۆستای خۆم ێزانم لەبەرەوەی کە کەسێکی زۆر کارامە بوو بەڕاستی لە ئیشەکانیە و جێپەنجەشی دیارە و ناو ناوبانگێکی باشیشی هەیە کە ئێستا با بڵێنە ناو میدیای کوردیا ئیشی زۆر جوانی کردووە تەلەڤیزۆنەکانی تر ماسەڵەن با بڵێن حیزبی شوعی کاک جەنگی هەبوو لەگەڵ پۆڵا سدیق ئەمانش جێپەنجیان دیارە کە با بڵێن ئەوەی کە من لەبیرم بێ ئەو دوانە بوون ئیشی زۆر زۆر باشیان کردووە و ئەرشیڤێکی باشیان بۆ خۆیان دروست کردووە و تەلەڤیزۆنەکانی تریش هەبوون بەسەرەن زەحمەت کێشان و ئەمانە ئەوەی لەبیرم بێ کە کارزان و عەدنان ڕۆژبەیانی و ئەمانش کۆمەڵێک کەس بوون کە هەم کامێرەوان بوون و توانیان مەسەلەن بە پێی توانای خۆیان و بە پێی ئیمکانیەتی ئەو ئەجیزانی کە بە لە بەدەستیانە بووە کۆمەڵێک وێنەی جوان بگرین ئێمە ئەو قۆناغی سەرەتایی میدیای کوردی بەڕاستی ئیتر هەموو کامێرەکانمان کە بەدەستمانەوە بوو تۆزێ چوونە پێشەوە کامێرای ڤیدیۆ هات ڤیدیۆی با بڵێن VHS چۆنەڵی سیستەمی ماڵان بوو یعنیەوە ئەو کامێرانە بوو ماڵەکرا بەکاربهێنە نەک بۆ ئەوەی کە قەناتێکی تەلەڤیزۆنی پێبەری بەڕێوە بەڵام بە حکمی ئەوەی کە ئیتر کۆمەڵێک تەکنیکاری باش لە ناو تەلەڤیزۆنەکانە توانیان ئێمە فێری ئەوە بکەن کە چۆن وێنەی کلیپی گۆرانی بگرین کە بە شازی ئینسێرت کە سەوتەکەمان داغڵە کرد و وێنەمانە گرتەوە جارێکی تر سەوتەکە لەگە سوورەکە ڕێکمانە خستن ئەوەش عەمەلەیەکی قورس بوو کە لەسەر دەستی مامۆستا ئەنوقەرداخی و لەگەڵ کەسێکیش هەبوو ئەویش هەر تەکنیکال بوو ئێساش کاگیوە فەریق ئەویش یەکێ بوولەوانی کە ئەو کردداری ئینسیاتیفێ کردین بەڕاستی کە بتوانین سوود لە سەوتی دەرەوە بگرین و لەگەڵ وێنەکانە تەنسیقی پێکەین بە تایبەتی ئێمە بۆ ماوەی بۆ مەجاری کلیپ ئێمە سوودمان زۆر لێبینی بەڕاستی هەستمان کرد وردە لە خەریکین ئیتر کامێرە گەشاکە میدیای کوردی گەشاکە با بڵێن خەڵک لە دەوری خوان قوبکەنەوە ئەو تەلەڤیزۆنانە یان ئەو کەسانی کە ئیشی کامێرانە کرد ئێتر قۆناغێکی تر هاتەوە وردەوەدا بە پێی سەرکەوتن و بە پێی پێشکەوتنی تەکنۆلۆژیای لە با بڵێن لە جیهانە کۆمەڵێک کامێرای تر دروست بوو کامێرای دیجیتاڵیان پێوت
ئەم کامێرا دیجیتاڵانش ئەمە سوودمان لێوە گرتوون پێم وایە لە وێنەکانە یەک ڕستمدانا بوو ئەوە ئەو کامێرای بوو کە ئێمە زۆر یەکەم بۆ یەکەمین جار هەستمان بە بوونی خۆمان کرد کە کامێرایەکی باشمان بەدەسەوەی ئەو کامێرا دیڤی کامیان پێوت کانون بوو مارکەکەی خۆشحاڵی کردین زیاتر توانیمان ئێمە ئیش بکەین نەخەر ئێمە بەڵکو دەستگاکانی تریش هەموو کڕیان با بڵێن دەستگای خاک کۆمەڵە کەسی تریتیا بوو هونەرمەندان مەریوان ئەمبڵاو با بڵێن خوارێ خۆش بوو هونەرمەندی کامێرەمان هاوین محەممەد ئەمانش کۆمەڵێک خەڵک بوون با بڵێن لە کورسات لێ جۆڵا و دیار و با بڵێن کۆمەڵێک هونەرمەندی ترکە ئێستا بەڕاستی ناوەکانیان لەبیر نییە کاکادی و کاکتاری قوانش کۆمەڵێک خەڵکن کە بە دوای ئێمە دەستیان نایە ئەو پیشەیە و کامێرا بۆ بە بەشێک لە ژیانیان ئێستا ڕۆژانە خۆشبەختم کە کارەکانیان زۆر بە جوانی و بە زۆر پرۆفشنالانە ئەبینم ئەوەشی کە زۆر گەورە بێ ئیتر ئێمە دوایی کە کامێرەمان گرت بە دەستمانەوە بیرمان لەوە کردوانێ کە ئێمە ئیتر نابێ هەر بەوە بۆسین ئێمە بەس تەسویری بەرنامەی تەلەڤیزیۆنی ویان هەموو ئەو پێداویستانی ڕۆژانە کە بۆ تەلەڤیزیۆن بە ئێمانە و بچین ئەوانە بکەین ئێمە بیرمان لەوە کردوانێ فستیڤاڵی فیلم بکەین فستیڤاڵی سینەما بکەین بەڕاستی فستیڤاڵی سینەماش لەو هەلومەرجێ ئەو کاتا کە ئێمە لە ساڵی 2000 بوو بەرە ساڵی 1990 بیرمان لەو کردەوە وەکو کۆمەڵێک برادری کامێرەمان کە خۆم خاوەنی بیرۆکەی ئەو فستیڤاڵە بووم بیرمانەوە کردو فستیڤاڵەکەین بەڵام پێش من کۆمەڵێک نمایش کرابوو دەستگای پێم وایە لەوانەیە خۆشی کاکسەکۆ شارەزابی ڕۆشنبیری کەرکوب بوو نمایشی فیلمیانە کرد هەفتانە وابزانم لە هۆڵی زانکۆی سلێمانی پێم وایە هونەرمەندی خوا لە خۆش بکات جیهاد دڵپاک سەپەرشتیە کرد لەگەڵ کاک جەلی زەنگەنە فیلمی کوردیمان کە هەچی عرضکرای ئەوان نمایشیانە کرد وەکو عەرزێکی تایبەت بەڵام وەکو فستیڤاڵ ئێمە بۆ یەکەمین جار فستیڤاڵی چڵە نێرگزی ئاڵتوریمان کرد ساڵی 1990 کە با بڵێن سیمای فستیڤاڵی پێوە دیار بوو هەچەند شتێکی متەوازعیش بوو بە کوفەیەکی زۆر کەمی ئەو کاتە با بڵێن بە بڕی 5,000 دینار بە پارەی ئەو کاتە ئێمە توانیمە فستیڤاڵێکی 4 ڕۆژی بکەین بۆیە پێشمان و فستیڤاڵ چونکە لە حاتی فستیڤاڵی پێوە دیار بوو چونکە لیژنەمانە بوو لیژنەی هەڵبژاردننی فیلم لیژنەی با بڵێن دەق لیژنەی با بڵێن مۆسیقای فیلم با بڵێن لیژنەی هەموو ئەو شتانەی تر ماکیاج و ئەمانە هەموو خەڵاتمان بۆ دانان با بڵێن خەڵاتی باشترین ئەکتەر و هی کوڕ و باشترین دەرهێنان و باشترین خەڵات بۆ ئەکتەری کچوو ئاهات با بڵێن خۆمان قەنەعەتمان بۆ کرد کە شتێکی لە پاڵ ئەوەی کە ئێمە کامێرامان بەدەسەوە بیمان کردەوە شتەکە گەورەترکەین ببین بە خاوەنی کۆمەڵێک کورتە فیلمی جوان لەو زەمانەیە کە ئێستا خۆشبەختانە کۆمەڵێک کەس ئێستا لەو ئەساسەوە دەستیان کردووە بە کاری فیلم و ئێستا هەموو فیلمسازی چاکن و هەموو ئەکتەری باشن و با بڵێن هەموو جێدەستیان دیارە لە با بڵێن سینەمای کوردیا یەکێک لەوانە مەسەلەن کە ئیشی دەرهێنانی کردبوو لەو بنا هاوان مستەفا خان بوو یان با بڵێن هونەرمەند کەریمۆک بوو یان با بڵێن هونەرمەند دەروێش عومەر و شوان عەتوف و ئەمانە هەموو کاری دەرهێنانیان کرد بەڵام ئێستا خۆشبەختانە دەستیان ناوەتە کاری فیلمسازی و ئەبێت توانم بڵێم هەموو ئەو فەزلا گەڕێتەوە بۆ ئەو ئەساسی کە لەو کاتا ئێمە بیرمان لەوە کردوانێ لە پەنای کامێرا بتوانین بیر لە شتی گەورەترکەینوانێ و کۆمەڵێک با بڵێن شتی تر ئێستا دروست بووە هەمووی فەزلەکەی گەڕێتەوە بۆ ئەو مێژوەیەکە باسمان کرد کاک ئاکۆ باسی فستیڤاڵت کرد بەڵام باەمە ئاگایەکمان لەوە بێ لە ساڵی 93 بوو یا 92 بوو یەکەم فستیڤاڵ دوای ڕاپەڕین بۆ فیلمی ڤیدیۆیی VHS کرا لەوانە قەرەج تایە بوو فیلمەکەی براتان و فیلمی فرمێسکی ڕەشی کاکامەران ڕەوف
و فیلمی ئاسۆی من باسی سەلمان فایق ئەو کاتە نمایی فستیڤاڵێکی کە کرا بە دوای ئەوە دوسێ فستیڤاڵی کە ئەوان تەلەڤزیۆن کردیان تەلەڤزیۆنی گەلی کوردستان کردی بەڵێ من باسی ئەو فستیڤاڵەکەم بەس ئەوەی کە جەناب دەفەرمووی نمایش بوو نمایشی فیلم بوو یعنی مواسەفاتی فستیڤاڵی پێوە نەبوو ناوی فستیڤاڵ نەبوو تەنانەت خەڵاتیش نەبوو خەڵاتیش نەبوو ئێمە فستیڤاڵ یەکەم خەڵات نەبوو بەڵام دوای ئەوە وەکو تەلەڤزیۆن کە کردی تەلەڤزیۆنی کوردستان کۆمە دوسێ وابزانم دوو فستیڤاڵیانی کرد بەڵام ئەو کاتە خەڵات هەبوو بەڵێ ئەوە با بڵێن خەڵاتمان هەبوو و فستیڤاڵ ناوی هەبوو و لۆگۆمان هەبوو با بڵێن ژنەمان هەبوو لژنەی دارایی ڕاندی شوکارەکان ژنەی ئەعلام با بڵێن وتەبێژی فستیڤاڵ یعنی توانیمان هەت چۆنە بێ شتێ بکەین کە بڵێن ئێمەش فستیڤاڵمان کردووە ئەوە بۆ خۆشبەختانە فستیڤاڵی دووەمیشی لێ کرا ساڵی 2001 ئەوە بوو من خۆم لەوێ نەبووم ئەو کاتە لە دەرەوە ئەژیام فستیڤاڵی دووەمیشی بە دوای خۆیانە بەڵامی تر وردە وردایتر و وینەش نەما بەڵام خۆشبەختانە ئێستا فستیڤاڵاتی گەورەتر لەکرێت لە سلێمانی لە هەولێر لە دۆک ئەوەش مای خۆشحالیە و وردە وردەیتر با بڵێن هەموو ئەو هونەرمەندانە بەڕاستی جێدەستیان دیارە و فیلمی باشەکرێ و سوودیشی بۆ ئێمە بینەرە بێت تەمان لەبەرێکە ئێمە فیلمی تازە لە دەروی وڵاتەکەی ئەیبینین یان لە وڵاتانی چوار دەورەوە ئەمانە هەمووی سوودی هەیە بۆ ئێمە و ئێمەش بتوانین بێبەش نەبین لەو فیلمانی کە لەو فستیڤاڵاتانە پیشانەدرێ کاکۆ با ئێمە باسی وێنەگرەکانمان کرد تەبعانەوە کاک دانا بەکر باسی هونەرمەندی جوانە مەرگ دڵشاد ئەحمەدەکە کە لە شاخ کاری وێنەگرتنی کرد و بەڵێ کاک دانا باسمان کرد وە کاکۆ دەست هاوڕێ دێرینی بوو و منیشەر هاوڕێیەکی نزیکم بۆ باس کرا کاکدانا خۆشی یەکێ ئەمانێکی باش بۆ و چەندی ساڵ لەگەڵمانە کاری کردو بەڕاستی بەڵام ئێستا تۆ زێ دوورترە بەهۆی ژیانی خۆی سەقاڵە ئەو شێکێ بوو لەوانی کە مێژوی هەیە لەمانە بەڕاستی بەڵێ اینجا بەس بابینە سەر مەسەلەی کامیرەکان چونکە کامیرەکان ئێمە باسی کامیرەمانەکانمان کرد بەڵام کامیرەکانش کە ڕۆڵێکی گەورەیان نەبوو لە کامیرەی 8 ملیمەوە لە پێش راپەڕین کە هەبووە 16 ملیمانێکە و گەورەکان کە کردویانە تەلەڤزیۆن و زیاترەوە ئەو گیانە ئەو گیانی کە دەستگاکان کە کامیری 16 ملیمیان هەبووە کردویانە بەڵام لە ناو خەڵکە کامیری 8 ملیمە بووە دوایی کامیرەی VHS کە پیا بوو ئیتر ڤیددیو بوو دوایی دیجیتال و ئیتر بەم مهینانەیتر نازانم خۆت ئەگەر ئامادەسازیەکت کردووە بۆ باسی ئەوانە کاگاکۆ بەڵێ خۆی بۆکو باسم کرد بە پێی پێشکەوتنی تەکنەلۆژیا تر هەموو ئەو شتانێت کە لە میدیای جیهانی بەدەستمان کەوت و یا ئێمە بینیمان کۆمەڵێک قۆناغی باشی بڕی کامێرا ئێستا مەرای با بڵێن ئێستا دیڤی کام هەیە هەمووی HD سیستەمەکەشی HSەوە بوو بە HD اینجا ئێساوە کۆمەڵێک کامێرەتر پایە بۆ کافۆکەیە ئەمانە هەمووی کوالیتیشان بەرزە و با بڵێن حت تەنانەت شاشەی عەرزیشان جیاوازە لەگەڵ ئەوەی کە مەسەلەن ئەگەر بە سیستەمێکی خوارتر بکرێ ئێستا شاشەکانیش هەموو سیستەمێک ناگرێتە خۆی ئەگەر شاشش منسەجیم نەبێت لەگەڵ کامێرا لەگەڵ ئەو جۆری تەیپی ئەو سیستەمێکە ئیشی تیا کراوە هەموو ئەمانە بڵێ کامێرای تر زۆر متەتەوەتر هەیە کە ئێتر لە سینەما ڕانەیە هەندێک گەشت بێ و لە ساریش هەیە تایسە بەدەست ئێمە نەگەیشت بێ بەڵام حتمما کۆمەڵێ کامێرا بەر و پێشچوونی خۆی بینیوە و سیستەمێکی با بڵێن جوانتر و کوالیتی بەرز و با بڵێن شاشەی زۆر فراوان کە تیا پیشانەیرێ هەموو ئەو پاکێجانە بە کامێراوە و بە با بڵێن شاشە و ئەمانە هەموو پێشکەوتنی خۆیانیان بەیەکۆبینی و توانیوانە مەسەلەن تەنسیق بکرێت لەگەڵ شاشە و لەگەڵ ئەو کامێر جۆری و کامێرا تیپی ئەو فیلمێکە ئیشی لەسەرکرێ حتمما پێشکەوتنی باشی بەدەستێناوە و شتی زۆر باشتر و کوالەتی هەیەسا لە چاو قۆناغی با بڵێن پێشترە دەستەکان و خۆش بێ و ببرن
ئیتر نازانم بچینە سەر پرسیار و هینی برادرانەگە پرسیاریانە دەم ئەگە کاتت مابێت تۆ من ئامادەم هەموو وەڵامێک کاک یاسین قەرەداغی باسی کاک بەکرفەرە جیوێنەگر ئەڵێ ئەوی ژێ دەسی دیارە بەڵێ کاک یاسین جان کاکاکۆ باسی کاک بەکری کرد هەر لە سەرەتای دامەزراندنی تەلەڤزۆنی گەلی کوردستان و هەروەها من لای خۆشمەوە ڕووم لە کاک بەکر ناو ڕووم لە کاک ئاسۆ ناو ئاسۆی جەمال موختار و کاک هەردی عومەر و ئەمان هەموو تەنانەت هاوڕێ عەزیزیش حەزم کرد یعنی ئەگەر بێن بتوانین بەیەکەوە هەمومان شتێ بڵین لەسەر کامیرە دانیشتنەکە گەورەتر بێ بەڵام هەمووشیان بۆ کاکاکۆ پێیان خۆش بوو کە کاکاکۆ بێ و کاکاکۆ لە جێ هەمویانەوەی کاکاکۆش کەم تەرخەمی بەرامبەر بە کەسیان نەکرد و دەستی تۆش خۆش بێ بۆ بیرخستنەوە با بڵێن چێکە تابان خانەڵێ بەڵێ جگە لە خەڵاتی چڵە نێرگز خەڵاتی ئەلماس جونای بۆ یەکەم جار داهێنرا لەلایەن ناوەندی بەدرخان و کاکاوەر مستەفا خان من ناگام لەوە نییە کاگاکۆیتر نازانمەوە شوک و زانیاری ئیزافایە لێ بەڵێ سپاس بۆ تابان خان بەڵێ خەڵاتی چڵە نێرگز کاتی خۆی لە ساڵی 99 کە ئۆفیسی باڵەکرا بۆ ناوکرا بەڵام ئەوەی کە بەڕێزی باسیەکات ئەوەی کاک داوەندی بەدرخان و کاگاوەر مستەفا خان ئەم قۆناغە دوای ئەوانە بەڵێ ئەوانجی شیشیان کردو ئێستاش حالیان بەردەوامن و ناوەندێکی زۆر باشی سینەمایان دروست کردووە و تەنانەت ڕۆژی کشاندانەوە بۆ ڕۆژی سینەمای کوردی پێم وایە 19 هەموو ساڵێ برا وازم لە یادی بوونی ئەلمۆزگۆنایە یان یادی لەدایک بوونێتی یان ئەوانەیە هەموو ساڵێک ئەو ڕۆژیان سابت کردو لای خوان و شتێکی زۆر باشە بەڵام ئەو مێژوە دوای ئەم قۆناغانەیە و دەستخۆشی لە تابانخانێکەوەی ئەوەی بخیستینەوە و دەستخۆشیش لە کاکاوەر مستەفا خانەکەم کە بەڕاستیم ئەوش ماندوو بوو ناوەندە بوو هیچی زۆر باشیان کردووە یەکێ لەو شەباشانەوەیە کە نوێنیوان هەڵبژاردو بۆ ڕۆژی سینەمای کوردی کە پێم وایە ڕۆژی شەیدبوونی ڕۆژی کۆچی دوایی هونەرمەندی گەورەی مازگۆنایە بەڵام ئەو جوانیەکەی لەوایە ڕۆژی کۆچی دواییە بەڵام ڕۆژی زیینوکردنەوەی و یادی دامەزیادی بۆ بە ڕۆژی سینەمای کوردی ئەوە شتێکی زۆر بەرزوو باڵایە من دەستخۆشیان لەکەم و کاک تەنیا کەریمی دەرهێنەرە لێ حەقە ئاماژە بە دەستەی دامەزرێنەری تەلەڤزۆنی گەلی کوردستان کەناڵی هەولێریش بکرێت کاکم تو ئاگال لێبیانە من حەزەکەم وەڵامێکی ئەمە بدەمەوە کاک تەنیا لە 4-5 مێزگردمان لەگەڵ کاک عەباسی ڤیدیۆ کرد هەر فیلم سازان کە کردمان لەویا کاک عەباس باسی لە یەکێ لە مێزگردەکان باسی دامەزراندن و دەستەی دامەزرێنەر و هەموو ئەو کەسانەی کردووە کە لە تەلەڤزۆنی هەولێر بوونە ئێتر کاکۆی جان نازان تۆ شەگە شتێک تێفەن پێستیم بۆ کاکتەنیایە هاوڕێ و برادەرمان و دەرێنەرێکی باو لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان ئەرکی زۆر بینیوە بەڵێ ئێمە باسی ئەومان کردووە کە تەلەڤیزۆن و با بڵێن کاک عەباسی ڤیدیۆ دەستێکی باڵای هەبووە لە دروستبوونی و تەلەڤیزۆنە بەڵام تەلەڤیزۆنی گەلی کوردستان کەناڵی هەولێریش دوای فترەیەکی کەم کرایەوە هەموو ئەو دامەزرێن فەزلەکە ئێگەڕێتەوە بۆ کاک عەباسی ڤیدیۆ و کۆمەڵێک کەسیش دەوێ بوون با بڵێن هونەرمەند وری ئەحمەد یەکێ بووانی کە بەڕێوەبەری هونەری و تەلەڤیزۆنە بوو و کۆمەڵێک کەسی تریش هەر لەوێ بوون کامێرەمان کاک عەلی و کاک یونس و کۆمەڵێک کامێرە جوانە مەرگ سامان بەرنامەکە بوو بێت ئێمە وام بەڵێ ئیشەڵا باسی لەوە ژەکرێ ئەگە بتوانین لە حەڵقەکانی داهاتووی فیلم سازانە بتوانین لەسەر ڕۆڵی گەلی کوردستان و هەموو کەسانی کە لە هەولێرە لە پێش ڕاپەڕێنیشان بتوانین تیشکیان بخەینە سەر بەڵێ هەر کاک تەنیا باسی بەڵێ وەک زاهیرە عەبدوڵڵا و غازی غەفور و وەلید مەعروف من نازانم ئەوان وەکو تەلەڤیزۆن وەکو بەرنامە یان وەکو
کامیرەمان بەشداریان کردووە نازانم وایان چۆنە. ئەوانە کاکتەنیا باسیەکانێ ئەوانە لە ناو تەلەڤیزۆنی گەلی کوسانە ڕۆڵی هەبووە تر وەک کامێرای ستۆدیۆ ببێ یان وەکو کامێرای بابلین دەرەوە ببێ ئەمانە هەموو بەڵێ کاکتەنیا ڕاستەکە دەوریان هەبوو هەمووانە کاکزایی و کاغازیە و ئەمانە هەموو ڕۆلیان بینیوە ئیشەڵات بتوانین لە تشکی خەینە سەر لە ماوەیەکی ترا و پەیوەندی بۆ برادران شەوەکەین کە بتوانین لەسەر هەولێر و بیدیای کوردی لە دوای ڕاپۆڕیان لە پێش ڕاپۆڕین بتوانین قسە لەسەر ڕۆژ بکەین. کاک میران عەلیەڵێ کاکاکۆ باسی فیلمی کەژاوەی مەرگ بکەیت یەکەم فیلمی کاکاکۆ بوو وەک وێنەگر. بەڵێ کەژاوی مەرگ وەرگیرا بوو لە گەلە گورجی برای چیرۆگنووس تەمەنی درێژ بێ حسێن عارف. کاک میران خۆی یەکێ بولانی کە وەک با بڵێن مەتیدەری کامێرا لەگەڵ مابوو یەکێ بوو لەو گەنجانی کە لەو کاتا بە کەف و کوڕێکی زۆر باشەوە ئیشمان کرد لە گەلە گورگ با بڵێن لە کەژاوی مەرگ و هەموو دیمانەکانمان لە دەروی شار لە شارباژێر لە گمۆ لە عادی شانەخسێ وێنەمان گرتن فیلمەکە بۆیە ئەو نەجوور کەوتینەوە لە شار لەبەرەوەی کە پێویستی بە بارینی بەفر و سیمای بەفراوی هەبوو لەو دیمەنانە ئەوە بوو کۆمەڵێک ڕۆژ ماینەوانێ هەتاوەکو توانیمان چاوەڕی بەفرمان کرد و ئێتر بەفرباری و باش بتوانیمان لە سا 60 هەموو ئەو فیلمەکە پێویستمان بە بەفر بوو خوا بۆی باراندین و ئیشێکی جوامان کرد و کاکمیران لەگەڵا بوو قەلێکی باشی خوارد بۆ نیشان خۆی ئەزانێ ئەڵم چی. کاک حەسەن جوودی ئەڵێ فیستیڤاڵەکەی چڵە نێرگز وا بزانم ساڵی 98 بوو کۆڤان ڕەبەنجیش خەڵاتی باشترین کامیرای وەرگرت. ئاکۆژیانی بوو باشترین خەڵاتی کامێرای وەرگرت دەستی خۆش بێ کاک حەسەن جوودی ئەوەی بێخستینەوە بەڵام مێژوەکەی ساڵی 1990 نەبوو ساڵی 1999 بوو بەڵێ کۆڤانڕەوەکی یەکێ بولانێکی خەڵاتی باشترین ئەکتەری وەرگرت لە فیستیڤاڵەکەی ڕاستە فیلمێ. بەڵێ هین کاک هاوڕێ مستەفا ئەڵێ فیلمی کۆتاییەکان لە 8 خەڵات 7 خەڵاتی برد هاوڕێ مستەفا و بەندە کارمانتیا کرد. بڵێ نەمە هاوارە گرای کاک هاوڕێ بەڵێ ئەڵێ هاوڕێ ئەوار ڕاستە فەرمووی هەموو ئەو شتێک کە تۆ باسیەکەی بەڵێ دیارە و دەستخۆشیتان لێکەم و بە تایبەتی ڕێز سڵام بۆ کاک هاوڕێ مستەفا کە یەکێکە لە دەرهێنەرە سەرکەوتووە گەنجەکان کە توانی لە ماوەی کارکردنیان لە کوردستان کۆمەڵێ دراما و فیلم و ئەوانە بکە و جێدەستی بەڕاستی ئەوش دیارە کاک هاوڕێ و کاک هاوار دوو گەنجی زۆر چالاک بوون کە بەڕاستی ئەوان داهێنانێکیان لە دروست کرد ئەویش بریتی بوو لە وەکان با بڵێن تەقینەوە و ڕۆژان بەڵێ ئەوان فێری ئەوان کردین مرکزێکیان دانا بکە ڕۆژانە بچین لە شوێنێک سەیری فیلم بکەن خەڵکیان بەرەوە ئەوە بردەوە کە بچین دیارێتتر سینەما ئاشکێن و لەگەڵ بینەرە پرۆژێکی ئاوا بوو کاک هاوڕێ و کاگاوا کردیان جێگەی دەستخۆشیە و بەڕاستی ئەوان ژماندون و جێجەسان دیارە لە کامێرا و لە میدیای کوردی ڕاستی. تر پیش پرسیارێکی کە نەماوە بەڵام سڵاو ڕێزی برادرانەیە و هەمویان من سڵاو ڕێزەکانیانم دانابوو سڵاویان لە بەڕێزت کردبوو لە من کردبوو دەستخۆشی لاویانەکە لای خۆشتەوە شتۆش کاگۆران عوسمانیش دەستخۆشی لێکەم و دەستخۆشی لێ ماکە ئێمە زۆر سپاسەکەین و هەموو سپاسیەمە و کەسان ناکەم کە لەگەڵمان نبوون و توانیوانە گوێ لە بابەتەکانمان بگرن و بابەتی تر ئێمە شتیان بیر ئێمە خستەوانێ بابەتەکان دەوڵەمەندتر کرد و سپاس بۆ فیلمسازان سپاس بۆ سەرکەوتارۆش کە ئەو فرسەتی بە ئێمەیە کە بتوانین هیچ نەبێت چمکێک لەو مێژووە جارێکی تر بە بینەری سۆشیال میدیا لەڕێی فیلمسازانەوە بە خەڵکی بناسیێنین بە داوای لە بردنەکە ئەگەر ناوێکشم بچوو بێ بەڕاستی ئیتر تەمەنە و ڕەنبێک
هاکە سەرکەوت شتمانە بێت چوو وڵای جان بەگەنجی شەرواوی ئاکۆ جان برادێکی کاکەیان حەسەن پرسیارێکی هەیە ئەڵێ ئایا سینەمای کوردی لە کوردستان هێشتا لەدایک بووە بۆچی حکوومەت ئەم پیشەسازیە بازرگانیەی پشت گوێ خستووە بۆچی سەرمایەدارە گەورەکان ناتوانن سەرمایەیەکی خۆیان لەم پیشەسازیەدا بەکار بێنن خۆ سینەماش بازرگانیە ئایا دەرهێنارەکان لاوازن و لای سەرمایەداران و کەرتی تایبەت باوەڕپێکراو نین خۆ سینەماش بازرگانی دڵنیان کە تووشی زیان و بەهەدەردانی سامانیەکانیانە بن من پێم وایە ئەبێت حکوومەت و کەرتی تایبەت کار لەسەر دروستبوونی سینەما و پیشەسازی سینەما بکەن ئەگەرنا نازانم کاکە ئاکۆجان تۆ هیچ پرسی وەڵامێکت بۆ هەیە بەڵام من وەڵامێکم لا هەیە فەرموو من وەڵامی خۆمەدەم و با جەنابێشت وەڵامی بێ و بتوانین با دوکمان شتێ بە کاکەیهان بڵێن دەستخۆشی لە کاکەیهانەکەم بەڕاستی ئەو بابەتی کە ئەو بە نسوێتی ئەوە قسە زۆر هەڵەگرێ ئەوە بە چاوپێکەوتنێک و دوانوسیان کۆتایی نایە بەڵام ئەو نەدەزانم خۆشی پرسیارەکەی کردووە و دەستی خۆش بێ خۆشی باشی جواباوەتەوە بەڵام ئەو نەزانین بەڵێ سینەمای کوردی با بڵین نەک لە سەرەتایە لە سەرەتایەکی زۆر با بڵین دروستبوونایە ئێمەش ببینە خاوەن سینەما بڵێ هەوڵی زۆر هەیە بۆ سینەما هەموو هەوڵەکان ئینشاڵڵا دارێکی سەوزی پڕبەرەکەتی سینەما کوردیە بێ هیوام وەڵامێکم دابی توانێت کە مقنعبی بەڵام خۆشێت پرسیارەکە کردووە و دەستی خۆش بێ زۆر جوان جوابی خۆشی داوەت و دەستی بێ کاکەیان کاکەیانجان ئێمە لە بەرنامەکانی ترمانە لەوانەکانی تر لە هەنێک جێگەی باسی کێشەی بازاڕی سینەمای کوردیمان کردووە باسی ئەو تەنگەژانەمان کردووە و چۆنش سینەمای کوردی دروستە بێت یەکێک لە تایبەتمەندیەکان یعنی نابێ پشت بە حکوومەت ببەستین نابێ پشت بە کەرتی تایبەت ببەستین کەرتی تایبەتیان حکوومەت ئەمانە هەر هەمووی هاوکاریەکە ڕێخۆشکەرێکن بۆ ئەوەی سینەمای کوردی لەسەر پێ خۆی ڕابگرێت بەڵام لایەنی شکەی گرنگ ئەوەیە لە فیلم سازانەوە دەست پێکات یعنی لە نووسەرەوە نووسەر ئەبێ ئەو فیلمەی ئەو سیناروێ ئەو سکرین پلەی کە ئەی نووسێت ئەبێ وابی نووسێ بۆ بازاڕەکانی جیهان یعنی بگاتە ئاستی جیهان بە تامی جیهان با چاوەڕێی دەستی کەرتی تایبەت یا دەوڵەمەندێک یا حکوومەتی کوردی نەکە و دەرهێنەرەکانیشمان کاتێک کە دێن دەرهێنان بۆ ئیشێکی فیلم سازیەکەن بۆ سکرێپتێکەکەن ئەبێ بەو ڕوانینە جیهانیەوە یونیڤەرساڵانە ئیشی لەسەر بکەن بۆ ئەوەی بە تەنها لە ناو هۆڵەکانی کوردستانە نمایش نەکرێت چونکە گەر لە هۆڵەکانی کوردستانە نمایش کرێ زۆنی زەرد لەوەیە نێڵێ و فیلمە لە بەشەکەی ئەوان نمایش کرێ یان زۆنی سەوز نەیەڵێ یانی تر هیچ زۆنی باکوور بێ ئەمە بێ بۆیە فیلمسازی کوردی ئەبێت ئەو سنوورە ببڕێ وابێت مەسەلەن لە هۆڵەکانی سینەمای ئەمریکی لە کەنەدا لە ئەمریکا لە ئۆسترالیا لە ئەوروپا لەو جیانە بێتە نیشاندان و خەڵک سەری باشی بۆ بگرێ ئەو کاتە فیلمی کوردی سینەمای کوردی خۆی ئەتوانێت بە دنیا بناسیێنێت و ئەو کاتە پێویستی نە بە حکوومەتە و نە بە کەرتی تایبەتەوە ئەوان ڕائەکەن سوود لە دەستیان ماچەکەن و سوود لە باجی ئەوان وەرگرن ئەمە ئاوها دروستە بێت بەڵام ئەمە پرۆسەیەکی زۆر گەورەی و زۆر ئەهێنین و ئەی بین و ئەمە بۆ چوونی منە کەسانی تریشەیە بۆ چوونی کەیانەیە کەیانجان بەڕێزیشتان هەر بۆ چوونێکی کەتانەیە کاک یاسین قەراخیە لێ خۆشە لە بەرنامەی تاهاتوو بەرنمەیەک لەسەر سواراتە مێژوویەکان بکەن کە زەرورە بپارێزرێت لە مۆزەخانەیە کە هەڵگیرێت وەکۆ تۆمەمێلە کۆنەکان گالیسکەی ئەسپەکان وا بزانم تا ئێستا ئەم کەلوپەلانە نییە و لە ناو چووە کاکۆ نازانم تۆ وەڵامی شتێکتە گەر لابێ حتمان هەموو ئەو چمکانی کە فیلمی لێ دروستە کرێ ژووی وڵاتێکی پێ ناسێت و حەقا هەموو ئیشی لەسەر بکرێ بە تایبەتیەوەی کە کاک یاسین ئەڵێ
هەموو ئەو پێداویست و شتە کولتورانی کە لە مێژووی کوردیاما و هەبوون و ئێستا نەماون حەقا گرنگیان پێ بدرێ و حەقا لە ناوچوون بپارێزرێن تا بتوانین ئێمەش لە بابەتە هونێرەکان یا لە بابەتی سینەمایی بتوانین جارێکتر کاران بێنینەوە و وەک مێژوو بگەڕینەوە بۆ ئەو سەردەما حەقی خۆیەتی دیراسەشی لەسەر بکرێ و حەقە دروستیش بکرێتەوە هەندە جار شتەکە نەماوە بەڵام ئەتوانین دروستی بکەیتەوانێ بەڵام خۆشبەختانە ئێستا هەندێک لە شتمان هەیە لە مۆزەخانەی ئەنتۆگرافی و مۆزەخانی سلێمانی و تەمان مۆزەخانەی ئابرین بە ئەم نەسوورەکە ناسراوە کۆمەڵی شت تا ئێساش ماون بەڕاستی کە هی سەردەمی مێژووی کۆن و ڕۆژانە و ساڵانە کە فیلمێکە کرێ هەموو و پێداویستانە جارێکتر با بڵێن لە ئەرشیفی کورسات کۆمەڵی شت ماوە هەم لە تفەنگ و هەم لە جلوبەرکی سەردەمی کۆن و ئەمانە هەمووی ئیشیان تیاکراوە بەڵام دەردی کاگاسی نەفەرمی حەقا ئیشی لەسەر بکرێ و زیاتر پەرێژ بە ئەکسسوار و شتانە بنکە لە کاتی خۆیان هەبوون و ئێستا نەماون بەڕاستی ئەوەش شتێکی زۆر باشە و حەقا دیراسەشی لەسەر بکرێ بەرنامەی زۆر تایبەتی لەسەر بکرێ شتێکی زۆر باشە و دەستخۆشیش بۆ کاک یاسی کاک یاسینجان هەر لەم لیستەیە کاک هەڵگوڕ ساڵح باس لە هۆڵی سینەماکانەکەین کە هۆڵی سینەماکانش یەکێکە لەو سەرچاوانە و یەکێک لەوانە سینەما سیروانە کە تا ئێستا ماوە و حەزەکەم بەڕێستان ئامادە بن کاکاکۆ و هەموو هونەرمەندان و هەموو فیلم سازان شۆڕشێ بکەین هەڵمەتێ بکەین بانگەوازێ بکەین داواکاریشی گەورە بکەین و لەو ڕۆژەشە کە لە ڕۆژی وانەکەی کاک هەڵگوڕ ساڵحە داوا بکەین بۆی ئەو سینەمایە بکرێ بە مۆزەخانەیەکی گەورە چونکە هۆڵەکە ماوە و کە سوکارەکەی هێشتویانەتەوە و کە سوکارەکەشی بۆ زانینتان لە دەستگای حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەمومان تووڕن لە من و تۆش تووڕن نەحەقیشیان نییە یعنی باج لەو هۆڵە وەرەگرن ئەو هۆڵە یەک فلس پیا ناکات واگەر فلیمیش دابنێ کەس بۆی ناچێت ئیتر باشە ئەو هۆڵە سەروەتێکی گەورەی وڵات نییە سەرفۆتێکی گەورەی میلەت نییە ئەمە ئەو هۆڵە ئەی چەند شتی کەمانەیە ئەو عەرەبانانەی کە بەڕێست باسێکی و گالیسکانی ئەسپەکان و وەسایارە کۆنەکان و ئەوانە احتمالە تاکوی ئێستاکە لە وڵاتی ئێمە ئەوانە ئەبێ بڕۆن باج بن ئەمان ئەمە خراپە یعنی خاوەنەکەی لەوەی ئیشارێتەوە لە تاوە باران لێدا دا ڕزێ فڕێدرێت چی بکات ئەمە بێ دەسەڵات خەم لەو شتانە بخوات و ئێستا بۆ نمونە لێرە لە ئەمریکا سیارە کۆنەکان و ئەو شتە کۆنانە باجی لەسەر نییە بەڵام خاوەنەکەی ئەتوانێت لەو ڕۆژانی کە پشووە دەری کات و بچێتە دەرەوە لێی بخوڕێ بەڵام بۆ ئیش نا بچێ ئیشی پێ بکاتیان بچێ پێی بگەڕێ بچێ کارەکانی پێ بکان نەخێت ئەیانەوێ بۆ بۆنە تایبەتەکان بمێنێتەوە بە جوانی خۆی بۆ ئەو ڕۆژانە لێ بخوڕێت بۆ ئەو ڕۆژانە بەکاربێنرێ و خاوەنەکەی لەو ڕۆژانە زەوقی لێ ببینێ ئەمە سیستەمێکە لە وڵاتە دانراوە بۆ پاراستنی ئەوانەشە و ئەو شتە کۆنانش پارە ئەکەن پارەیەکی زۆر زۆر خەیاڵی گەلێ جار لە سیارە تازەکە لە ترومبێلە تازەکە لە کەرەسە تازەکە زۆر زۆر پارەی بەرزترەکەن ئەمە دەسەڵات ئەو بازاڕی بۆ دروست کردووە ئیتر بەداخەوە ئێمە لا ئێمە ئەوە گرفتێکی گەورەیە و کێشە زۆرە کێشەکان هەمووشمان نەیزانین کاکۆکجان لە کۆتاییە نازانم هیچ شتێکت هەیە گەر شتێکە بێ لە خزمەتین زۆر سپاس بۆ ئێوە داوای لێ بۆ نەکەم ئەگەر شتێکم بێت چوو بێ بەڕاستی من نەشم زانی لە سەعات زیاترە ئەگنا زۆر شت دەبوو کورتم کرد بۆ لای خۆ من زانی ئەو نەزیاترە ئەم توانی بەسەر باسییان دەشتێ بکەم بەڵام توانی ڕێسەکان باس بکەین و داوای لێ بوو نەکەم کە ناوێکم بچوو بێ یان کۆمەڵی برادرم بچوو بێ یان کۆمەڵێک دەستگان بچوو بێت ئینشاءالله ئەتوانن بەنامە گۆڕینەوە بابەتەکان لای خۆمان دەوڵەمەندکەین و ئەوش ببێتە ئەرشیفێک بۆ داهاتوومان و سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئەرکوماندوو بوونی ئەوش بەڕاستی سپاس بۆ ئەو کەسانەشی کە نامان نرد و بەتێبینەکانیان بابەتەکە ئێمەیان دەوڵەمەندتر کە بەڕاستی زۆر زۆر سپاس کاکەژیان دەست خۆش بێ
کاک میران باسی ئەڵە سینەما بازاڕە کورد کڕیاری نییە و بازاری بۆ دروست ناکرێت و ئەشڵێ سینناریۆکانمان بۆ دەرەوە نابێت. کاک میرانجان هەر لێرە لە فلیم سازان چەندوانەیەکمان هەیە لەسەر ئەو دوو چەمکەی کە بەڕێز لێت باسە کردووە و وەڵامێکی زۆر تێر و تەسەلە بۆ ئەو بابەتەی بەڕێستان. یەکێک لەوانە کاکەی بەهار تقریبان وا بزانم چەند هەفتەیە پێشووتر شتێکی وای کرد سینناریۆمان یا با بڵێن چیرۆکمان بابەتمان زۆرە بەڵام بابەتەکانمان چۆن وا بنووسرێنەوە بە تامی جیهانی و بکرێن بە جیهانی و چۆن بگەنە بازاڕی جیهان. بۆیە ئەو چەمکەی بەڕێستان باسیەکەی وەڵامی زۆرە بۆ چوونی زۆر هەیە دەستخۆشید لەکەین و بەو هیوایی ئەگەر بتەوێتەوە لەوانەکانی ترایە و لە خزمەتەن. لە کۆتاییشە ئازیزان دەستخۆشی لە کاکاکۆکەین و لە هەر هەمووتانەکەین و بەشداریتان مایەی سەرکەوتن و بەردەوامی فلیم سازانە و فلیم سازان بۆ ئێوەیە و لە ئێوەشەوەیە. یعنی پرسیارێکی ئێوە ئێمە دەوڵەمەنەکات و گەرم و گوڕی بە بابەتەکانەدات و بە هەمووشمانەوە چەمچی زانینگەری و هوشیارگەری لە ناو میلەتمانە زیاتر گەشەی پێدەین. بۆیە دەستخۆشیتان لێکەم و دەستخۆشی لە ئێوە و لە کاکاکۆ و لە هەموو لایەکەکەین. یەکشەمەی داهاتوو بە تەوەری چەمکەکانی دراما کە لەلایەن سیناریست مامۆستا ئەحمەد ڕەزاوە پێشکەشەکرێ بەو هیوایەی لەوانەکەیە ئامادە بن و هەمومان بتوانین گەنگەشەیەکی تێر و تەسەلی بکەین و هەمومان هاوکار بین لە گەشەدان بە زانینگەری و شیارگەری بواری فلیمسازی. دەستخۆشی لە هەموو لایە کاکاگۆجان دەست خۆش بێ و